سلااوتان لەبێ دیارە ئەمڕۆ دووەمین ڕۆژی فیستیڤاڵی بەرهەمە خۆماڵیەکانە لە نێو پارکی گوڵان کە ئەمڕۆ کۆتا ڕۆژە لێرە 55 کەپر لێرە لە نێو پارکدان درابوون بۆ ئەوەی ئەو جوتیاران ئەو کەسانەی کە بەدەستی خۆیان بەرهەمەکانیان چاکردووە بەرهەمیان هێناوە لێرە نمایش کران دوو ڕۆژە خەڵکێکی زۆر هەم لە ناوخۆی ئیدارەی سربەخۆی سۆران هەمیش لە شارۆچکانی تری هەرێمی کوردستان هاتبوون بۆ ئەوەی لە نزیکە و بەرهەمانەی کە لێرە نمایش کراون بیکڕن و یاخود هەبووە تەنها نرخەکەی پرسیوە. ئێستا ئەم فیستیڤاڵە وردە وردە نزیکە بینەوە لەوەی کە بە کۆتا بێت. زێدان مەجید کە سەرپەرشتیاری فیستیڤاڵەکە بوو میوانی منە بۆ ئەوەی بزانم ئەم فیستیڤاڵە تا چەند سەرکەوتوو بوو و بەرنامەی ئەوان چییە بۆ داهاتوو کە فیستیڤاڵی هاوشێوە لێرە بکەنەوە. کاک زێدان ئەگەر پێم بڵێ ئەم دوو ڕۆژە لەم فیستیڤاڵە چی نوێ چ شتێک ڕوویدا ئەنجامەکان چی؟ زۆر سوپاسی زاری کرمانجیەکەین بەڕاستی لە سەرەتایی کردنەوەی ئەم فیستیڤاڵە ئامادەییان هەبوو پاڵپشتیان بەڕاستی کردین زۆر بوونە فاکتەرێک لە ئەوەی سەپۆرتی ئەم فیستیڤاڵە بکەن سوپاس وەکەین. بەڵێ بەنسبەت بەڕاستی ئەوەی لەم فیستیڤاڵە لەو دوو ڕۆژە تا ئێستا بەڕاستی جێی دەستخۆشە، یعنی ئەمە تەوەقعی ئەوە ناکرد ئەوەندە خەڵک بەشدار بی، تەوەقعی ئەوە ناکرد ئەوانەی کە بەشدارن بەرهەمەکانیان نمایشەکەن ئەوەندە بە گروتینەوە بەڕاستی دووبارە ڕولۆ ڕۆژی پاشتر ئامادە بن و بگرە هەندێکیان داوا ئەکەن بۆ ڕۆژەچی زیاد ناکەن یان زۆر خەڵک هەبوو بەڕاستی تەلەفۆنیان کردیە کاگەلۆ ئاگادار و نەکردینەوە یان لۆ سەرچاوی مە و بابرین لە نزیکەوە پێ و نەگوتین لەوەی بتوانین ئەمەش بەشدار بین. بەڕاستی ئەوەی بە تەقیمی خۆن تەنها هەنگەوانەکان نەبی لەبەرەوەی خەڵکەکە لەو سنوورەی هەنگەوانن زۆرە لەوانەیە لە دەرەوەی ئەو پرۆژانە خەڵک تابە ئەو بابرین پەیوەندیان پێوە بکەلەوەی بەرهەمەکان بەدەستبینی، بەڵام بەنسبەت بەرهەمەکانی دی تەوەقعەن نەبوو ئەوەندە فرۆشی هەبیتن، تەوەقعەن نەبوو یعنی خەڵک زۆر هەیە کارتی بردیە، خەڵک زۆر هەیە وەکو دوکان وەکو بزنس هاتیە یەک پیکاب ئەشیای بردیە، ینی ئەوە لە تەوەقعی مە نەبوو. بەڵام ئەوەی زێی دەستخۆشیشە باوە لەبیر نەکەین خەڵکی سۆران، ینی ڕۆشنبیری خەڵکی سۆران نیشانی داین یان بۆ پاڵپۆش لە ئەوی ساڵی دادێ نەک بەجارێک بە 2000 ئەو فیستیڤاڵە بکەینەوە. سوپاسی خەڵکی سۆران و دەرەی سۆرانیش خەڵک لە دەرەی سۆران لە هەولێر لە سلێمانی لە دۆک هاتووە لە نزیکەوە لێرە بەرهەمی کڕیە. کاک زێدان ئەم جوتیارانە و کەسانی لێرە بەرهەمەکانیان فرۆش تا چەند ڕازی بوون لە فرۆشتنی بەرهەمەکانیان؟ ئەمە یەک دووش تۆ وەرەخێک بەدەستە ناوی جوتیارەکانە نیش ئەمە بۆ چییە؟ بەڕاستی جوتیارەکان ڕازی بوون لە فرۆشتنی بەرهەمەکانیان نسبەشی زۆریان وەچی باسم کرد هەنجوین کەمتر فرۆشرا هەرچەندە هەمویان ئەگەر مختبەرەکە بە نسبەشی زۆر باشە لە ڕووی بابرین نسبەی کوالێتی هەنجوینەکە، بەڵام بەنسبەت ئەوانی زۆر باش بوو. بەنسبەت ئەوەی کە باس کرد ئەو وەرەقەیە ئەوە ئەمەوێ ناوی جوتیارەکان تۆمار بکەم. ئەو جوتیارانەی کەوە بابرین بە فعلی جوتیارن بە پاڵپشتی کاک هەڵگور شێخ نەزیب ئیدارەی سربەخۆ جوتیارەکان هەمویان کرێی سیارەکانیان لۆ سەرفەکەین. ئەوە یەکەم جارە لە هەموو کوردستان فیستیڤاڵێک بکرێ بتواندرێ پاڵپشتی جوتیار کرێی مەسروفاتی هاتووسۆی لۆ سەرف بکرێ. ئەوانیش زۆر دڵخۆش بوون بەڕاستی بەوە چونکە هەتا شتی دیکەشن هەیە، یعنی جوتیار هەیە هەنجوینی شوشەیە بەرگویتەوە لەسەر مێزی. ئێمە ئینشاءڵڵا لەو بابرین لەو کاتێ ئێستا تەقیمەکەین کرێی یان مەسروفاتی ئەو بەرهەمیان وێ ئەدەینەوە لە ئەوەی سبەی ڕۆژێکە ئەچیتەوە لە جیاتی ئەوەی قازانج بکات تووشی زەرەر نەبی، یان سیارە هەبووە بەرهەمی هینایە یان چووە بەرهەمی بینی سیارەی خراپبووە، ئەویشن ئینشاءڵڵا وا ئەکەین پاڵپشتیان بکەین لە ئەوەی سەپۆرتێک بی لۆ ساری دادێ خەڵک زۆر بە گڕوتینەوە بە تەمۆحەکی زۆرەوە بە بەرهەمەکی ناوازەوە، ینی مەحاولە بکە تا بتوانی بە کەپرەکی بەشدار بی، مەحاولە بکە تا جێیەکی لۆ بکەینەوە. بەڕاست دوای پرسیارمەمە بێ ئەمڕۆ کۆتا ڕۆژی فیستیڤاڵەکەیە تا کاتژمێر بڕیار بوو لە کاتژمێر 4 بۆ 9 زیاتر کاتەکە درێژ کرایەوە لەبەر بەڕاستی ئەمە بابرین لەبەر بەشداربوونی خەڵکەکە
چکە ئەزانین ئێستا کاتی پشووە وردە وردە کەم بوویتەوە بەڵام تەکیدین لە ئێستاوە خەڵک زۆر زیاتر دێ لەبەر بەشداربوونی خەڵک ئەنەوێ کاتەکە کەمەک زیاد بکەینەوە یعنی هەتا لەوانەیە نزیک سەحادە و ئەوانەش بڕواتن کاتژمێردا لۆ ئەوەی بەڕاستی ئەمەش ئەوانەی کە نەهاتوون حەزیان لێ بەشدار بن بەشداری ئەو فیستیڤالە بن. سپاس بۆی وەش وەک ئاماژەم پێکرد ئەمڕۆ دوایین ڕۆژی فیستیڤالی بەرهەمە خۆماڵیەکانە لێرە کە دوو ڕۆژە لێرە ئەم فیستیڤالە بەردەوامی هەیە وەک سەرپەرشتیاری ئەم فیستیڤالە ئاماژەی پێکرد کە لە ئەنجامەکان ڕازین خەڵکێکی زۆر سەردانی ئەوانی کردووە و ئەو کەسانە و جوتیارانەی کە لێرە بەرهەمەکانیان فرۆشتووە ڕازی بوون لەوەی کە باش بوو کە بازاڕیان باش بوو لە بەرەوەی خەڵک هەبوو پێشتر وەک پێویست خەڵکی نەئەناسێنرا بەڵام لەو فیستیڤالە دەرکەوت کە لێرە بەرهەمەکانی نمایش کردووە و لەسەر ئەم مێزانە ئەم بەرهەمە خۆماڵیانە بەرهەمی تەواوی ئەو قەزا و ناحیە و گوندانن کە لە سنووری دارەی سربەخۆی سۆرانن سنووری باڵەکایەتیە چۆمانە خەلیفانە مێرگە سوورە ناو سۆرانە باڵەکیانە ئەم شوێنانن کە بەرهەمە خۆماڵەکانیان لێ بەرهەم دێن و دوێنێش لە کاتژمێر 4 ئێوارە لێرە مەراسیمەکە دەستی پێکرد و بۆ مای 2 ڕۆژ میوانان بەشداربووان لە شارستانی هەرێمی کوردستان بەشداریان لە یەکەمین فیستیڤالی بەرهەمە خۆماڵیەکان کرد دوێنێ سەرپەرشتیاری دارەی سەربەخۆی سۆران زەختی لە پاڵپشتی حکوومەتی هەرێمی کوردستان و کابینەی نوێم کردەوە بۆ جوتیاران کە ئەوان بەرنامە و پلانی باشیان هەیە لە ئایندا کە هاوکاری زیاتری جوتیاران بکەن.